لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولی تازە پێگەیشتوانی کوردستان و لە سنووری پارێزگای هەولێر دوو یاری ئەنجام دران. هەولێر لەسەر یاریگای دووەمی میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. هێشتا خولەکێک تێنەپەڕی بوو. هەڵگورد قەیس پێشمەرگەی هەولێری بە گۆڵێکی جوان پێشخست. نیوەی یەکەمیش هەر ئەم گۆڵەی بەخۆیەوە بینی. لا نیوەی دووەم و لە خولەکی پەنجاویەک مستەفا قابیل بە لێدانێکی بەهێز ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە. لە خولەکی 58 ئاکام ئارام گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. دواتر شوان شەماڵ دوو گۆڵی جوانی بە دوایەکی لە خولەکەکانی 68 و 76 بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. هەرچەندە مستەفا قابیل لە خولەکی 80 گۆڵی دووەمی بۆ تازە پێگەیشتوانی هەولێر تۆمار کرد، بەڵام یاری بە 4 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سوودی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات. هەولێر لەگەر هەندرێن تقریبا نێچێ 7 نقطەیانەیە، ئەمە تقریبا لە ئەمەلێکی زەعیفەوە گەڕاینەوە، بەڵام تەمرینەکان و تەشجێکردنی لاعبی هەموو ڕۆژێ بەو شێوازەی کە دەماویست ئەمەلمایە مەرحەلەی دووەم سێگەمەیە 9 نقطە مەجالمایە. هەولێر و هەندرێنیش لەگە یەکتری گەمەیانمایە، احتمال ئەمەلەکە لۆمە بەقۆت بوو، بەس ئێستا کە ئەمەلمان گەڕایەوە 100% ئینشاڵڵا دوو گەمەشمان لە مەلعەبی خۆمان دەمینێ، ئینشاڵڵا عەسبی دەکەین. سوپاسی فەریقی هەولێرش دەکەم، فەریقێکی محتەرەمە، بەس ئیتر تۆپانەیە. لە یاریەکی دیکەش لەسەر یاریگای خۆی تازە پێگەیشتوانی هەندرێن میوانداری ئەڕاتی کرد. لە نیوە یەکەم لەگەڵ ئەوەی خاوەن ماڵ باشتر بوو، بەڵام هیچ گۆڵێک تۆمار نەکرا. لە نیوەی دووەم دوای ئەوەی 2000 تۆپیان لە ستوندا کوڕانی هەندرێن، دوجار لە خولەکی 59 کیان حەسەن توانی دەرگای گۆڵەکان بکاتەوە و هەندرێن پێش بخات. لە خولەکی 73 دیار محەممەد گۆڵی دووەمیشی بۆ تازە پێگەیشتوانی هەندرێن زیاد کرد. لە دوا خولەکی یاریەکەش محەممەد عەباس گۆڵی سێمی بۆ تازە پێگەیشتوانی هەندرێن تۆمار کرد و یاریەکە بە 3 گۆڵی پاک بە سوودی هەندرێن بە کۆتا هات. زۆر گریم هەتا عەدەکی زۆر باش بوو. ئێمە شەوتی یەکەم نەمانتوانی هیچ گۆلەکە ئەنجام بدەین. شەوتی دووەم هێزەشی توندمان لەسەر گۆلیوان ئەنجامدا، توانیمان سێ گۆڵین بێ، بەڵام یاریەکە کۆتایی ببین. وەڵا یەکەم یاری باش نەبووین بەڕاستی، بەڵام دووەم یاری سێم یاری گۆڕانکاریمە نەبوو یاریەکە، بەڵام ئەنجامەکە لە بەرژەوەندی ئێمە نەبوو. ئینشاڵڵا لە گەمەی دابێتن تاویز دەکەینەوە. یاریکی باشمان کرد بەڕاستی، بەڵام بە خەلەلی یەک دوو لاعبی ما گۆڵمانە ساهاتوتەوە. بەم شێوە دوای تێپەڕینی 4 هەفتە بەسەر یاریەکان هەندرێن بووە خاوەنی 10 خاڵ و لە پێشەنگا، هەولێریش بە 7 خاڵ دووەمە و پێشمەرگەی هەولێریش بە 6 خاڵ سێمە و ئەڕاتیش هیچ خاڵێکی بەدەست نەهێناوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.